داعش لێرەیە. سێگۆشەی نێوان کفری نەوجول خورماتوو ماوەی 4 ساڵە بۆتە پێگەی سەرەکی و پڕمەترسی داعش. ناوچەیەکی سەختە و ئاراستەی هەڕەشە و جموجۆڵەکانیانی لێوە دەکەن. سنوورەکەیان لە دەوروبەری کەرکووک و تکریتەوە دەست پێ دەکات بۆ جەرگە. ناوچەکانی تاوێرکەوە و شۆرا و پەڵکانە و غەڕە شوێنی مانەوەیانە. ئەم جوگرافیایە بە درێژی 36 کیلۆمەترە. لێرەشەوە هێڵەکەیان شۆڕ دەبێتەوە بۆ ئاواییەکانی ئیلیاسات و ئەلبوغەنام لە خۆراوای جەبارە تا دەگاتە حەمرین کە پێگەی سەرەکی ئەوانە. بە هێڵێکی تر لە حەمرینەوە شۆڕ دەبنەوە بۆ تبج و دواتر شێخباوە و دەوروبەری خانەخین. ئەگەرچی جموجۆڵیان تەشەنەی کردووە و وەک مەفرەزە جارجار لەسەر ڕێگا گشتیەکانی سنووری کفری و نەوجول کاری تێرۆریستی ئەنجام دەدەن، بەڵام دوور نین لە چاوی پێشمەرگە و زانیاری ئاسایش. مەترسیەکانیان لە سنووری هەرێمدا سنووردارە و بۆ ئێستاش کفری ئارامە و دووریشە لە هەڕەشەی داعش. سامان کەریم کورد چاد نیوز، کفری.